گفتوگۆی ئەم تەوەراکەین چۆن بە شێوەیەکی دروست مامەڵە لەگەڵ کەسانی بەتەمەن و بە ساڵا چووە بکەین لەگەڵ زۆر بەڕێز شێرزاد جەلال کۆمەڵناس. کاک شێرزاد فەرموو. کاک شێرزاد فەرموو. بەخێر بێت. دووبارە کاک شێرزاد جەلال کۆمەڵناز وەک ڕێنماییکاری پەروەردەیی خۆشحاڵین کامڕۆ لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ لەگەڵمان بەشداریت. با بۆ دەست پێ بکەین بەچی ئەوترێ کەسی بەتەمەن کەسی بە ساڵات چوو. بڵێ پێشکی ڕۆژی نوێتان پیرۆز بێ بەخۆشی بێت سەرکەوتو بنیوای ڕۆژێکی نوێتان بۆ خوازم پلە خێر و خۆشی شادی خۆشحاڵم بۆم دەرفەتەکەوا قسە لەسەر بابەتە دەکەین. کەسی بە ساڵات چوو یاخو کەسی بەتەمەن ئەو مرۆڤەیە کە تەمەنی هەڵکشاوە کە نەتوێ گوتەکان پێی وایە لە 65 ساڵیەوە ئیتی بە کەسی بە ساڵاچوو دادنێت لە هەردوو ڕەگەزنێر بێ یامێ بێ کە ڕۆژی 1 ئۆکتۆبەر واتەیەکی تشینی یەکەمی هەموو ساڵەکان داناوە بە ڕۆژی جیهانی بە ساڵاچوان کە لە ساڵی 1990ەوە ئەو بڕیارە دەرچووە کەواتە کەسانی بە ساڵاچوو ئەو کەسانن کە تەمەنیان بەرز بۆتەوە و قۆناغێکی بەرەو کۆتایی تەمەنەچێت هەروکو قۆناغەکانی تری تەمەن کە دەست پێ دەکەن بە مناڵی و بە هەرزەکاری و بە گەنجی و بە قۆناغی پێگەیشتن و باشن قۆناغی بە ساڵاچوو بە تەمەنی پێ زۆر باشە هەمومان لە هەر تەمەنێکا بێ ئەگەینە ئەو تەمەنەی کە پێی ئەوتێ قۆناغی بە ساڵاچوو پێویستە ئێمە ڕفتارمان چۆن بێ لەگەڵ ئەو قۆناغەیە کە پێی ئەوتێ بە ساڵاچوو هەمیشە ئەڵێن ئەبێ ڕفتارەکانمان جیاواز بێت لەبەروی هەستەکانیان جیاواز ئەبنەوەکو هەستی مناڵێکی لێ کە پێویستە ناسپێدانی زیاتری هەبێت لەوەی کە زیاتر ئێمە ئاگاداریان بین کاتە ئەبێ ڕفتارەکان چۆن بێت. زۆر ڕاستم. شێوازی مامەڵەکردن یاخود باشترین سلووی مامەڵەکردن لەگەڵ کەسانی بە ساڵاچووە ئەوەی کە ئەبێ لە ئاسی ئەو گەورەی و ئەو تەمەنەیە بێ بەڕاستی کەسانی بە ساڵاچوو کەسانێکن ینی هەزناسکن و ینی بەهۆی ئەو تێپەڕبوونی تەمەنەوە گۆڕانکاری لە ڕوویداوە ینی لە جەستەیانە لە فکر و هۆشیانە لە ینی چۆن لاواز بن بەڕاستی لاوازیان پێوە دیارە کۆمەڵە نەخۆشی سەر هەڵەدا تیاندا بۆیە پێویستی بە ڕەچاوکردنی ئەوەیە کە چۆن واتە مڕعاتی ئەو کرێت کە چۆن مامەڵی لەگەڵا بکرێت ڕێزی لێ بگیرێت گوێی لێ بگیرێت و نازی هەڵبگیرێت و هەروەها پێداویستەکانی بۆ دابین بکرێت واتە لە ئاسی ئەو گەورەیە بێت نەک تەریق بکرێتەوە نەک خوانەخواسە با بڵین پشتگوێ بخرێ و ئیهمال کرێت یاخود بە ئەرکی بە کۆڵێکی قورسی بدابنەی لە ناو کۆمەلگەدا چونکە کەسانی بە ساڵاچووش کەسانە ینی تاکێکی کۆمەلگەن پێویستە وەک هەر تاکێکی تری کۆمەلگە باخی خۆی پێ بدرێ و لە ئاسی گرنگی پێدانی پێویستە بێت. کاک شێرزاد وەک بەرزت باسی کرد چەند حاڵەتێک ڕووەکاتە کەسانی بە ساڵاچوو لە بیرچوونەوەیەکێکە لەو حاڵەتانە کە ڕەنگە چەند جارێک بەرامبەر تۆ دابنیشێت چەندین جار ئەو چیرۆکەی بۆ گەڕابێتەوە کە لە ژیانی خۆیان لە ڕابردووە ڕوویا بێت بەڵام بیری چوو بێتەوە کە ئەمەی بۆ تۆ گەڕاوەتەوە و جارێک تیش بۆ بگەڕێتەوە پێویستە لەو حاڵەتەیە چۆن مامەڵەی لەگەڵا بکرێت چۆن تەریق نەکرێتەوە کە ئەم چیرۆکەت چەند جارێک هەر لە خۆیەوە بیستووە. بەڕێزگان کەسانی بە ساڵاچوو بەپێی سروشتی قۆناغی تەمەنەکەی ئەو حاڵەتی بەسەرا دێت یعنی بەڕاستی کەسی بە ساڵاچوو کەسی بە تەمەن کۆمەڵە گرفتی جەستەی و فیزیکی هەیە بەڕاستی یەکێ لەوانە کە لایانی عەقل و لایانی زۆرجار لە بیرچوونەوە زۆرجار عەسەبیەتی و زۆرجار کەم تەحەمولکردنە یەکێ لەو هۆکارانی کە یەکێ لەو نیشانەی کە کەسانی بە ساڵاچوو هێتی لە بیرچوونەوەیەتی یاخود وەکو تۆ فەرمی زۆرجار شوو بۆ دووبارە کاتەوە زۆر پرسیارە لێکە ئەبێ ئەوانەی لە چواردەورێتی ئەو مرۆڤانی کە لە چواردەورێتی سەبر و تەحەمل و ئارامیان هەبێت یعنی وەکو شۆن لە کوردارخمان لە چاوپۆشی لێ بکا بەڕاستی گوێ نەداتێت چونکە ئەمە کەسێکی ئاسایی نییە کەسێکی وەکو کەسێکی با بڵین 40 ساڵ یان 30 ساڵ نییە بەڕاستی لەبەرەوە زروف بارودۆخی تەمەنی بخوێنێتەوە بارودۆخی تەمەنی بخوێنێتەوە لەبەرەوە ئەبێ ئەو کەسەی تر بەرامبەرەکەی ینی کە گوێ لە کەسانی بەتەمەن تەحەمولی هەبێ ئارامگر بێ خۆراگر ببووی کە هەرچەند چەند جارە دووبارە شکاتەوە چەند جارە بێزاری دەکە بەڵام ئەمە بێت تەحەمولی بێت چونکە مڕاعاتی ئەو تەمەنەی بکا بەڕاست ئەم تەحەمولەت چۆن دروستە بێت کە بە جۆرێک مامەڵەی لەگەڵا بکەین کە وەکو ئەوە بە یەکەم جارە ئەم چیرۆکە ئابیستم. زۆر ڕاست ئەو تەحەمولە کولتورە پەروەردەیە نەریتە یعنی عادات و ڕوشتە بەڕاستی هەموو یەکێک لە ئێمە پێویستە
کۆمەڵێک دابوونەریت و کۆمەڵێک نەریتی جوان و کۆمەڵە ئەتەکێتی بەرزمان هەبێ جا شێوازی مامەڵەکەت لەگەڵ کەسانی بە ساڵاتوش ئەوە ئەخوازێ کە تۆ ئەو ئەتەکەتە و هەبێ بەرامبەری ئەو تەحملە هەبێ ئەو یعنی جۆرێکە لە پەروەردە جۆرێکە لە خولوق صفەت کە تیاتە بێ هەو بێت چونکە ئەویش کەسێک کەسانی بە ساڵاتوش کەسێکی کۆمەڵگە بوون بەڕاستی ڕۆژانێک هەبوون کەسانی بەتوانا و بەهێز و جوان و کاریگەر بوون بەڵام ئێستا بە حکمی تەمەنەکان تێپەڕبوونی تەمەنەکان ئەو حاڵەتانیان بەسەرا هاتووە مەسەن شتیان بیرەچێتەوە یان وەکو باسم کرد زۆر دووباراکاتەوە ئەبێ تۆ مراعاتی کێ بەڕاستی ڕەچاوی ئەو قۆناغی بکەیت زۆر باشە لەوانەیە هەمومان تێبینی ئەومان کرد بێت لە کەسانی بەساڵات چوە هەندێک جار هەیە هەست ئەکەن کە زیادە لەناو خێزانەکانە بە تایبەتی بۆ ئەوانەی کە لەگەڵ کوڕەکانیان یاخود لەگەڵ کچەکانیان لە ئێستاە ژیان بەسەر ئەبن لەوانەیە هەست بن کە ئێستا ئەمان زیادە بوون بە بەرگرانی بەسەر کەسانی چواردە وریانەوە کەواتە ئەبێت ئێمە چی بکەین بۆ ئەوەی کەوا بکەین بوونی ئەوان گرنگە لەو خێزانەیە بوونی ئەوان گرنگە لەم کۆڕ و کۆبوونەوەیە قسەکانی ئەوان زۆر گرنگە لەوەی کە ئێمە دانیشین گویان لێ بگرین ئەبێ ڕەفتاری ئێمە چۆن بێت بەدڵنیاییەوە کەسانی بە ساڵاتوو لە خێزاندا لە کۆمەڵگەدا سەخۆمان پێڵن مەسەرەن داپیرە و باپیرە یان دایە گەورە و باوە گەورە هەر تاکێکی خێزانەکەی بەڕاستی خۆی هەموو مرۆڤێک لە کۆمەڵاسیدا ئێمە دوو خاڵی بنەمای سەرەکیمان هەیە هەموو مرۆڤێک ئەم دوو حاڵەتی هەیە لە ژیانە بۆی بوونی خۆی بسەلمێنێ یەکەم پێڵن مەکانەت الاجتماعیە یعنی پێگەی کۆمەڵایەتی دومیان الدور الاجتماعیە واتە ڕۆڵی کۆمەڵایەتی یعنی لە مناڵێکەوە تا بەتەمەنێت تا بە ساڵاتچوویەک ئەبێت پێگەی خۆی بزانێ لە کۆمەلگەدا چی پێگەیەکی هەیە و چ ڕۆڵێکی مەسەن لە مناڵی و دوای گەورە دەبێتە گەنج دوای خێزان پێکەوە نیە ئەبێتە پیا و دوای ئەبێتە باوک دەبێتە باپیر یعنی من قۆناغەکانی تەمەنی پێوتێ بە ساڵاتچوش بەپێی پێگەی تەمەن و بەپێی ڕۆڵی کۆمەڵایەت بەپێی پێگەی کۆمەڵایەتی و ڕۆڵی کۆمەڵایەتەکەی کەسانێکن لە خێزاندا یعنی جارێک کەسانی بە ساڵاتچوو زۆرترین ئەزمونیان هەیە لە ژیان زۆرترین خیبرە و شارەزاییان هەیە تەجروبە و خیبریان زۆرە یعنی ئەزمون و شارەزاییان زۆرە ئەکرێ مناڵەکان کچ و کوڕەکان سوود لەو ئەزمونە وەربگرن یعنی نەک بە پێچەوانەوە نەک بە بارێکی گران بزان لەسەر خۆیان لەسەر ژیانیان بەڵکو بە گەنجینەیەکی گەورەی زانیاری و معلومات و ئەزمونی بزانن یعنی هەر بە تەمەنە هەر بە ساڵاتچوویەک خۆی بۆ خۆی گەنجینەیەکە لە زانیاری گەنجینێک لە ئەزمون و شارەزایی یعنی لەوانەیە سعاتێک کاتێک دانیشی لەگەڵ کەسێکی بە ساڵاتچووە باپیرێگا داپیرێگا بڵین مرۆڤێکی بە ساڵاتچوو لەوانەیە سوودی دە کتێبی هەبێت کە تۆی خوێنیتەوە ینی بە دە کتێب بەقەت ئەو سعاتەی ئیسفادە ناکەی لە ئەزمون و شارەزایی و خیبرەی باشە سوود بینین و ئەزمونە چۆنە بێ ئەو پرۆسەیەکمانێ پێ پرۆسی گوێگرتن و قسەکردن کەسانی بە ساڵاتچوو سروشتیان وایە حەزیان لە قسەکردن حەزەکەن وەکو هەنێک هەڵەقوڵێ وەک کانیەک چۆن هەڵەقوڵێت معلومات و زانیاری و ئەزمونەکەی هەڵەقڵ حەزەکە بۆ چواردەورەکەی باسکە حەزەکە خۆی تەفریقکە ئەبێ ئەوانەی چواردەوریشی گوێی لێ بگرن چۆنەڵێ بە شەوقەوە بە حەزەوە بە شەیداییەوە گوێی لێ بگرن بۆی کە ئیسفادە لە ئەزمونەکانی وام کە چونکە گەنجێک یان کەسێک کە تازە پێ ئەگا بۆ قۆناغانە تێنەپەڕیوە نازانێت هەوراز و نشیوی ژیان چیە نازانێت خۆش و ناخۆشی ژیان چێ نازانێت تاڵوی و سوێرەکانی ژیان چێ بەڵام ئەو کەسە بە ساڵاتچوو بەسەرا تێپەڕیەوە شارەزایی هەیە بۆیە ئەکرێ مرۆڤەکانی دەوروبەری کچ و کوڕەکانی یا کچەزا و کوڕەزاکان یا خەڵکانی تر گوێی لێ بگرن و ئیسفادە لە سوود لە ئەزمونەکە وەربگرن لە ڕێی پرۆسەی گوێگرتن و باسکردن واتە ئەم باسی کە ئەوانی گوێ بگرن لە ڕێ ئەو گایاندن و ئاڵوگۆڕکردنی زانیارانە ئەتوانیت ئیسفادە لە سوود وەربگری لە کەسانی بە ساڵاتچوو باشە کاک شەرزاد لای زۆرینە لە کۆمەڵگەی کوردیە کەسانی بە ساڵاتچوو بوونی کەسانی بە ساڵاتچوو لە ناو خێزانە بە ڕووناکی ماڵ ناو دەبرێت باشە بەڵام کەمینەیەک ڕەنگە بێزار بن لە کەسانی بە ساڵاتچوو لە ڕەنگە دووری خانەوە لە خۆیان بەڵام بەڕێستان وەکو ڕێنمایی کارێکی پەروەردەی وەکو کۆمەڵناسێک ڕێنمایتان چێ بۆ کەسانە بەڕێزگان خۆی عەرەب قسێکی جوانی ئەڵێ کیبار و سین بەرەکەت و دار یعنی کەسانی بە ساڵاتچوو مرۆڤی بە ساڵاتچوو بە تەمەن بەرەکەتی ماڵن بەڕاستی هەر ڕووکورداری خۆشمان ئەڵێ خێر و بەرەکەتە بەڕاستی بۆیە بوونی ئەوان لە ماڵدا هەم خێر و بەرەکەتە هەم سەرچاوی ڕستقەوە کۆڵێ هەم ئارامی ئاسایش و بەسێ لەو خێزانەداوە پەیوەندیەکانە بەسێ بەیەکەوە بەڕاستی ینی سەری لای خۆمان پێڵەن سەری گەورە خاڵێکی بەهێزە بۆ کۆکردنەوەی ئەندامانی خێزان کوڕ و
کچ و کوڕەزا و کچەزا و خزمەکانی بۆ چونکە وەکو شەجەرەی خێزانی وەکووانێ شەجەری خێزانی وایە ئەمان لەو پەلوپۆ بوونەتەوە بۆیە باشین شێوازی مامەڵەکردن وەکو باسم کرد ئەبێت ئەوەی کە تۆ ڕێزی بگری و خۆشت بێ و نازی هەڵگری و تەریقی نەکەیتەوە و نەیشکێنی ئەو کەمینەی کە ئاوا ڕێزی ناگرێت قەدری نازانێ بەداخەوە ئێستا زروفەکە وای لاتووە یعنی بە حساب پێشکەوتوین و تەکنۆلۆژیا و کۆمەڵێ هۆکاری تری شارستانی وای لێکردن خۆمان بە پێشکەوتو دەزانین بەڵام لە ڕووە دەرونی کۆمەڵاتێکەوە بەڕاستی تۆزە دواکەوتون لەلایەنەوە یعنی با بڵێن کاتی خۆی زمانی زوو زیاتر ڕێزی کەسانی بە ساڵاچوو ئەگیرا کەسانی گەورە کەسانی ڕشسپی وەکو ئەڵێ یان داپیرێک باپیرێک یعنی کەسەری گەورە بوو زیاتر احتیمامی پێ بەڵام ئێستا بەداخەوە یعنی نازانم هۆکارەکە پەروەردەییە کولتوریە یعنی ئەم حاڵەتێک ئێستا دروست بووە جیلێک پیا بووە دوو لە ڕووی جەنابتان و بینەر قەدری ئەم کەسم بە نرخانە نازانن کەسانی بە ساڵاچوو زۆر بە نرخن زۆر بە ڕێزن چونکە وەکو باسم کرد سەرچاوەیەکی گەورن معریفین و تەجروبە و خیبرەن و ئەتوانی ئیسفادەیان لێ بکەیت سوود لە ینی بەچیا سەرکەوتنەوە قۆناغانی کە بۆتە هۆی سەرکەوتنی ئەو کەسە ئەو قۆناغانی کە تی پەڕاندوە لە بواری خۆیان سەرکەوتوو بەتوانی ئیسفادەی لێ بکەیت و هەڵەکانی ئەوە توانین دووبارە نەکەیتەوە گرنگترین سوود معادلە ئەوەیە عەفوکە گرنگترین هاوکێشەی کە پەیوەندی لە نێوان تاک و کەسی بە سەڵاچۆیە سوود لە سەرکەوتنەکانی وەربگری سوود لە خاڵە بەهێزەکان و جوانەکانی ژانی وەربگری بەچی قۆناغانی بڕ و بە هەماشو هەڵەکانی ئەو ڕەچاو بکەی و بۆی دووبارەی نەکەیتەوە زۆر باشە هەرێکمانە زەمانێکی جیاوازدا ئەژین و ئەو دۆخەکەتیایین و ئەو شێوازی ژیانە لەوانەیە جیاوازیەکی هەبێت بە بەراورد لەگەڵ من و نەنک و باپیرم لە ئێستادا لەوانەیە جیاوازیەک هەبوو بێت بۆ نمونەکە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا و سۆشیال میدیا بەکارهێنانی ئامێرە زیرەکەکانە لەوانەیە زۆربەی کات ڕخنەکانی ئەوان ئەوە بێت لەوەی کە لە ئێستادا گەنجەکانمان زۆربەی کات خەریکی بەکارهێنانی مۆبایلن هەنێ جار ئەمە شواکە کاتێکە تۆ کەسێکی بەتەمەن لە ماڵەکەیا بێت کە گەنجەکەوەی پێڵێ هەست بە بێزاری ئەکات کەواتە چی بکات بۆ ئەوەی هەم لە نەنگ و باپیری بگەێنێت لەوەی کە ئێستا سەردەمەکەی ئەو جیاوازە یان قەیچێکە کلای ئەوە با شێوازی مامەڵەکردنەکەی جیاواز بێت ڕێز لەوە بگرێت ئەو لە سەردەمێکە ژیاوە کە دۆخەکە وەکو ئێسانە بۆ شێوازی ژیانی ئەو جیاواز بە لەگەڵ شێوازی ژیانی ئێستا زۆر ڕاستە خۆی هەموو مرۆڤێک کوڕی سەردەمەکەی خۆیەتی هەموو مرۆڤێک ئیتر کەسانی بە ساڵاچوو لە هەردوو ڕەگەس نێرومێ وەکۆڵە بە داپیرە و باپیرە باوڕین ئەوانش کوڕی سەدەمی خۆیان بوون بیرفعل لە سەدەمێکە ژیان لە قۆناغێکە ژیاون ئێستا قۆناغێکی ترە جیلی تازە پێگەشتوونەوەیەکی تر هەیە مناڵەکان گەورە بوون ئەبێ هەردوو لە تەفاهم دروستکەن یعنی باشین ڕاڵی نێوان کەسەکان پەیوەندی نێوان کەسەکان چییە لێک تێگەیشتنە یعنی کەسانی بە ساڵاچوو ئەبێ مڕعاتی چۆنڵێ حساب بۆ بکە کە ئەمانەی نەوەیەکی تازە پێگەیشتون وانە هەست و شعوری تریان هەیە ئەرک و واجباتی تریان هەیە کولتوریان جیاوازە خاڵی جیاوازیان ئەوەی کە ئەم بە شێوەیەک پەروەردە بوو ئەو بە شێوەیەکی پەروەردە بوو شێوازی بیرکردنیان جیاوازە بەڵام گرنگترین خاڵەوەی کە بە تەفاهم بە تێگەیشتن بە حیوار بە گفتوگۆ ئەم خاڵی نزیکبوونەوەی لە بینی خۆیان دروستکەن واتە کەسە بە ساڵاچووەکەش حساب ئەوە بکە کە ئەم وەکو ئەم نییە لە تەمەنە لە بیرکردنەوەیە لە بە هەمان شێوە مرۆڤە تازەکانیش گەنجەکانیش وەکۆڵێ مناڵەکانی ژەبێ حسابی وە بکەن کە ئەمانی جیاوازن لەوە لەبەرەوە ئەبێت ئیلا بە حیوار بە گفتوگۆ ئەو قۆناغە تێپەڕن ئەو کێشێت تێپەڕن باشە کاکشزات چۆن کارێک بکەین کە من ڕێزگرتنم بۆ کەسانی بە ساڵاچوو چۆنە مناڵەکەشم چاو لە من بکات ئەم کارە چۆنەکرێت کە بە هەڵسوکەوت نەک بە قسەکردن فێری مناڵەکەم بکەم بەڵکو بە هەڵسوکەوت ئەمە پیشانی مناڵەکەم بەم کە پێویستە ڕێزلەک بە ساڵاچوو لە بەتەمەن بگیرێت بڵێ کردەوەیەک بەقەد هەزار وشە کاریگەری هەیە کاتێک کە باوکێک هەڵەسە لەبەر باوکی خۆی کاکاتە باپیری مناڵەکە با بڵین کە باوکێک کە دایکێک هەڵەسێت لەبەر گەورەکەی خۆ لەبەر باوکی دایکی خۆی دەستی ماچەکە ڕێزی لێ ئەگرێ دانانیشێتە ئەو دانەنیشە ناخۆتە ئەو نەخۆ ئەو مناڵەش چاو لە باوکێکە ئەها ئەڵێ ئەو چۆن ڕێزی باوکی خۆی گرتووە لەبەرەوە کاتێک کە بە قسەش نەیڵێ تەوجیهی مناڵەکە نەکەی بڵێ ئاواکە ڕێز لە باپیر و بگرە بەس تۆ خۆ ڕێزی بگرە وەکو باسم کرد ڕێزگرتن دەست تەوقەکردن دەست ماچکردن ئەها فەرمولیەکەی شوێنی بۆ دارێکی بۆ دانیشتن ئەم هەڵسوکەوتەی تۆ ئەبێتە ئاوێنەیەک ڕنگدانەوەی هەیە لەسەر مناڵەکە لەسەر خوار خۆتەوە چونکە مناڵ چاو لە باوکێکە باوکی چی کرد ئەویش دووبارەکات یان دایکی چی کرد ئەویش دووبارەیەکاتەوە لەبەر ئەوە پێویست بەوتن ناکە بەس بە حەرەکە بە جوڵە بە ڕەفتار بی ئەو ڕەوشتە جوانە
کە بریتێ لە ڕێزگرتن لە کەسانی بە ساڵاشوو بریتێ لە ئەوەی کە تۆ مراعاتیکەی لە هەموو شتێک لە پێش خۆتۆ داینەی ئەو کاتە مناڵەکان چاو لە تۆکەن بەڵام کاتێک ئەو باوکە یا دایکێک خوانەخواسە ڕێزی دایک و باوکی خۆی نەگرێ و ئیهمالیان کە و بەڵکو سەرزەنیشتیان کە یا لیان تووڕە بێشتێک مناڵەکە چاو لە دایک و باوکی کاتەوە بۆیە دایک و باوک ڕێنیشاندەری مناڵەکانیانن و مامۆستایانن و قسەش نەکات بەس کردەوەکانی دەرسێکە وانەیەکە بۆ مناڵەکانی خۆی لەبەرەوە کەوتو سە دایک و باوکەکە یاخو کەسە گەورەکان خوشە گەورەکان و برا گەورەکان ئەگەر ئەوان باشن لەگەڵ کەسانی لەسەر خوان بێگومان بچکۆلەکان با بڵین مناڵەکانی چاولەوانەکەن سەر باشە وەکو خۆشت ئاماژت پێکە خێزان ڕۆڵێکی گرنگی هەیە لە پاڵ خێزانیش ئەمە پەروەردەمان هەیە لەبەرەوەی هەمیشە ئاڵێن ماڵی دووهەم بۆ خوێندکاران یان بۆ مناڵەکانمان پەروەردەی و قوتابخانەیە کاتە ئەبێت لە قوتابخانەکانە هەنێک کاتەیە ئەو شتێک کە دایک و باوک بە مناڵەکەی ئەڵێت هەمان شت کە مامۆساکەی پێی ئەڵێت یاخود توێژەرێکی کۆمەڵایەتی لە قوتابخانەکەی خۆی پێی ئەڵێت زیاتر گوێی لێ ئەگرێت هەنێک جار هەبووتەوە دایکان و باوکان هانایان بردە بۆ مامۆساکانی کە ئەو ڕێنمایانەی خوێندکارەکانیان کە مناڵەکانیان کار لەبەری ئەڵێ زیاتر گوێ لە ئێوە ئەگرێت زیاتر بە قسەی ئێوە ئەکات کەواتە ئەبێت پەروەردە ڕۆڵی چی بێت هەر لە مناڵیەوە بە هەر لە باخچەی ساوانەوە دەست پێ بکەین بێگومان کولتور ئەنجامی پەروەردەیە تۆ وەکو بەڕێستە فەرمی پەروەردە لە باخچەی ساوانە دەست پێ دەکا بەرەو قوتابخانەکان و پەیمانگە و زانکۆکان و هەڵێم لەبەرەوە پەروەردە لە قوتابخانەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە مامۆستاکان ڕێنماییکارەکان هانی خوێندکارەکانیان بدەن کە ڕێز لە سەر و ڕێز لە کەسانی گەورەتر لە خۆیان بگرن لە بەتەمەنەکان بە ساڵاسوەکان بۆیە ئەم پەروەردەی ئەکرێ نەقڵ کرێ بگوازێتەوە لە ڕێی پەروەردە لە ڕێی ئەم کولتورە بگوازێتەوە لە ڕێی پەروەردەکردنەوە یعنی ڕێزگرتن لە کەسانی بە ساڵاسوو ئەبێ وا لە خوێندکارەکان تێبگەێنێ کە ئەمە هەر لە مناڵی تا گەورەوەکو ئەم پەروەردەی پێ بگەێنی ڕێزگرتن لە کەسانی بە ساڵاسوو خزمەتکردنیان ئەرکێکی ئاینیە ئەرکێکی ئەخلاقیە ئەرکێکی ئینسانیە ئەرکێکی کۆمەڵایەتیە لەبەرەوە یعنی ئێمە لە بەرنامەکانی با بڵین پرۆگرامی خوێندنە ئەبێ ئەمە ئەم چەمکە ئەم کولتورە بچێنی لە ناخی مناڵەکانە مەسەلەن بۆ نمونە ئێمە بڕ الوالدین چاکەکردنەکە دایک و باوکە هەر لە مناڵی و بیستمان لە قۆناغی سەرەتای بیستمانە کە ڕێزگرتن لە دایک و باوک چاکەکردنەکە دایک و باوک هەم عیبادەتە هەم پێویستە یا بۆ پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم کە فەرمی لەیس منا من لم يرحم صغيرنا ويوقر كبيرنا و ئاماژەیەکی ئاینی جوانە فەرمی لە ئێمە نیە ئەگەر کەسێک بەزەی بە مناڵی بچووکانیەتەوە و ڕێز لە کەسانی گەورە نەگرێت کەواتە ئەم کولتورە ئاوا ئەچێندێت کەوا مرۆڤێک پەروەردە بکەی بەزەی بە خەڵکانی بەخۆی خوا بچووکتر بێت و مناڵان بە سۆز و میهرەبان بێ لەگەڵ مناڵانە لەگەڵ گەورەکانیش بەڕێز بێ بە ویقار بێ و قەدریان بزانە بەڕاستی بەڵێ کاکشزات بەڕێزت لە قسەکان تا باس لەوە کرد کە جیاوازیەکە لە خێزانی ئێستا و لەگەڵ خێزانی ڕابردووە لە ڕووی ڕێزگرتن و مامەڵەکردن لەگەڵ کەسانی بە ساڵاتچوو بەتەمەن بەس لەوە کرد کە لە ڕابردووە باشترێک بۆ وەک لە ئێستا کەواتە پێویستمان بەوە نییە وەستانێکمان هەبێت و هەنگاوێک گەڕانەوەمان هەبێت بۆ ڕابردوو بەتاکید ئەبێ جارێکی تر ئەو کولتورە جوانە دووبارەکەینەوە بیشێنی و بە درێژەی پێ بدەین یعنی ئێمە ئەزمموی مرۆڤایەتی وەکو باسم کرد سوود لە خاڵە جوان و سەرکەوتنەکان و بەهێزەکان ئەبینی وە خراپەکانەوە هەڵەکان دووبارە ناکەینەوە لەبەرەوە جیلی پێشوو کە ڕێزان لە خەڵکانی بەخۆیان گەورەتر گرتووە پەروەردەیەکی وا کراون چ لە ڕووی ئاینی چ لە ڕووی کۆمەڵایەتی و چ لە ڕووی ئەخلاقیەوە کە ڕێزگرتن لە گەورە ڕێزگرتنە لە خۆیان چونکە ئەمانی سبێنە قۆناغە تێپەڕ نەبنە کەسانی گەورە ینی مناڵێکە گەورە بێتە گەنجێک و باسم کرد ئەبێتە باوگە بێتە باپیرانی ئەو قۆناغانە تێپەڕن ڕێزگرتن لە کەسانی گەورە قەرزێکە یعنی چۆنە لە ئەدرێتەوە بەڕاستی یعنی خزمەتێکە کە تۆ ڕێز لە خەڵکی گەورە ئەگری داپیرەیە باپیرەیە کەسانێکی گەورە سبێنێ خۆش و کە گەیشتەوە تەمەنە خەڵک ڕێزی لێگرێتەوە بەڵام ئەگەر خوا نەخواسە ڕێزی لێ نەگری لە گەنجیا لە مناڵیان دوای کە گەورەبی ڕێزی لێ ناگیرێتەوە ئەمە قەرزەکە ئەدرێتەوە مە هاوکێشەیەکی کۆمەڵایەتیە لەبەرەوە ڕێز لە هەر کەسێ بگری دوای خۆش و ڕێزی لێگیرێت بە تایبەتی بۆ دایک و باوک یا بۆ باپیرە و بۆ نەنک لەبەرەوە بێگومان ئەبێ بگەڕێنەوە بۆ ڕەوشتە جوانەکانی کوردەواری خۆمان کە ڕێزیان لە داپیرە و باپیرە گرتووە و مافەکانیان دابین کراوە و ڕێزیان لێگیراوە و خۆشەویست بوون لەلایەن و سوودیان لێ وەرگیراوە یعنی ئەمە عیبە نییە بەڵکۆمە شتێکی زۆر جوان و شیرینە ینی لە هەموو کۆمەلگەیەکە سەر کۆمەلگەی یابانی من زۆر معجیبم بەڕاستی کە کەسە بەتەمەنەکانیان
تەماشاکی کوڕەکانی لا مناڵەکانی زۆر ڕێزیەگرن زۆر نەرمونیانن لەگەڵیانە بە سۆز و بە میهرەبانن پێویستەکانیان بۆ دابینەکەن نەک بە پێچەوانەوە زەربی سفری کرد بڵێ لێ بۆ تۆ خانە نشین بۆ کۆڵێ لە ژیان زیادێ بە پێچەوانەوە ئەکرێ کەسانی بەتەمەن وەکو باسم کرد لە دوای جاریوە لە دوای قۆناغی خانە نشین بوو لە دوای 63 ساڵی تکە بەرەو 65 با بڵین اینجا ڕۆڵ و کاریگەری خۆی پیشانەدا بۆ کۆمەلگا یعنی یادەوەرەکانی خۆی ئەنووسێتەوە ئەزمموی ژیانی خۆی ئەنووسێت بۆی بنووسین بە کتێب بڵاوێکات و بۆی خەڵکی سوودی لێ ببینێ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ زانیاریەکانی هیوادارم هەمووان ڕێزێکی تایبەتمان هەبێت لە کەسانی بە ساڵات چوو لە بەرەوەی ڕۆژێکدا دێت کە خۆشمان ئەچینە ئەو تەمەنە و ئەو قۆناغە ئەبینین دووبارە سپاس ئەمە خۆشحاڵ بووین زۆر سپاس